ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕێ تۆفیقم بەڵخێم شوی بەرنامی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەرەوەی کە یەکێتی لە هەوڵەکانی بەردەوامە بۆ ڕوبەڕووبوونەوەی تاگڕەوی لە هەرێمی کوردستان ئەمڕۆژ لە کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرپەرشتی سەرۆک باڤڵجەرا تاڵەبانی جارێکی دیکە تەشیدی لەوە کردەوە کە یەکێتی لە هەوڵی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیە لە هەرێمی کوردستان بۆی کە ئەو ڕێڕەوە بە ئاراستەی تاگڕەوی و مۆنۆپۆلکردنی حکومداری لە هەرێمی کوردستان نەڕوات. یەکێتی دەیەوێت حکومداری لە هەرێمی کوردستان بە بێ جیاوازی بۆ هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بێ بە یەک ئاراستە و بە شێوازێکی یەکسانی. بۆ یەکێتی هەمیشە بەردەوامە و سوورە لەسەر ڕایەکانی خۆی لەو بارەیەوە، بۆیە ڕاو سەرنج و پێشنیاری لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانیشی بە هەند وەرگرتووە بۆ ئەم بابەتە. یەکێتی سوورە لەسەرەوەی کە بە شێوازێکی ڕاستڕەوانە پارێزگاری بکرێت لەو تەوافقەی کە لە بەغدا هەیە بۆ پاراستنی تەوازن هەروەها شەراکەت حکومداری، چونکە یەکێتی ئەوە بە بنچینەی حکومڕانیشی ڕاست بۆ هەموو عێراق بە یەک چاو دەبینێ و دەزانێت. ئەمشە گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک شێرزاد سەمەد چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە کەرکووک لەگەڵمانە سڵاو دەبێ، هەروەها کاک سەلاح بابیر کادری پێشکەوتوی یەکێتی کە بە سوپاسەوە جەنابیشان لە شاری هەولێر لەگەڵ من. سڵاو لە هەردوولاتان بێ. سەرەتا لە کاک سەلاح باپیرەوە دەست پێ دەکەم. کاک سەلاح، یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی ئەو ئەزمونەی کە هەیەی لە مەسەلەی بەڕێوەبردننی حکومڕانی لە هەرێمی کوردستان و بەشداری لە دەسەڵات لە حکوومەتە یەک لە دوایەکەکانی هەرێمی کوردستان و لە ناوچە جیاوازەکان لە هەرێمی کوردستان هەمیشە لەگەڵ ئەوەدا بووە کە تاگڕەوی نەبێتە بنەمای حکومڕانی. ئێستاش کە ڕوبەڕووی ئەم بابەتە دەبێتەوە لە هەرێمی کوردستان، پێتان وایە یەکێتی مەبەستێتی کە حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاست باتەوە و بیخاتەوە سەر ڕێگە ڕاستەکەی خۆی کە شەراکەت و یەکسانیە بە بێ جیاوازی بۆ هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان؟ بەڵێ زۆر سوپاس. سڵاو لێەوە و سەرجەم بینەرانی کورسان نیوز لە هەرکوێیەکی دنیاون. سەبار بە پرسیارەکەی بەڕێستانەوە کە ئەمڕۆ کە ئابینەی کەوا یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆمەڵە کۆبوونەوەی گرنگدایە بۆ ڕاستکردنەوەی ئەو کەم و کورتیانەی کە لە حکومڕانی هەرێمی کوردستان هەیە بەردەوامی داتەوە بۆی بتوانێت حکومڕانێکی ڕەشید بڕێ بدرێت لە هەرێمی کوردستانەوە. ئەمڕۆ کە ئابینی لە پێکاتەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان پێکاتەیەکی سەرچێەوە لە دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە پەرلەمانی هەرێمی کوردستان شووە، بۆیە پێویستە لە کاتی بڕیاردانی شوێیە لە کاتی هەر کار شتێک دێتە پێشەوە بەرەو حکوومەتی هەرێمی کوردستان دەوری تەسی پێگەی تایبەتی خۆی هەبێ. بەڵام ئەمڕۆ کە ئەبینی کە لە کۆمەڵک شت جیاوازی لە نێوان شارێک یا بۆ شارێک یا پارێزگاک بۆ پارێزگارێک بێگومان ئەمە بۆتە جێگای نیگەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆی بتوانانی ئەم باڵانسە ڕاست بکرێتەوە، بۆی بتوانانی جیاوازیەک لە نێوان هیچ شارێکی هەرێمی کوردستان نەکرێت، هەموو بەیەک چاوەڕە چا بکرێت. ئەمڕۆ پێکاتی هەرێمی کوردستان ڕاستە جگەل لە دوو پێکاتی سەرەکی حکومڕانیەکە لە هەرێمی کوردستان چەندی پێکاتی تریش بەشدارن لە حکومڕانی هەرێمی کوردستان. ناکرێ ینی جیاوازێک لە نێوان شارێک بۆ شارێکی کە بکری یاخۆ فەرق و جیاوازی نێوان بەشێک لە بەشێکی ترەوە بکرێت. خۆی کاگێ قسەکە بەس ئەوەیە ئاخۆ ئەم جیاوازیەیە کەوای کردووە یەکێتی مەنگاوە بنێ یاخود نەخێر یەکێتی درشی بۆ کردووە ئەگەر هەرێمی کوردستان و دەوڵەتدارێکی و حکومدارێکەی بەرەو مەسەلەی تاگڕەوی بڕوات ئەزمونە دیموکراسیەکەش دەدەسەچێت. یا ئەمە ڕاستێکەیە کە یەکێتی ئێوێ ینی بۆ هەموو لایەشی بەیان بکات؟ بڵێ بێگومان ئەبێ ئەمڕۆکە کە سیرێکی ئەمڕۆکە ئەمێ وەکو هەرێمیی فیدرانی سەر بە حکومڕانی عێراقەوەی سەر ناوەندەوەینا ئەمڕۆ کە لە بەغدا داوای حکوومەتی مشتەرەکە کرێت، داوای حکوومەتی هەمەلایەنە کرێن، هەموو لایەنەکان پێکات هیچ لایەنێک فرامۆش نەکرێت لەگەر لایەنێک تریشەوە. بۆ لە بەغدا ڕەوابی کە هەموو لایەنەکان بەشدار و مشارک بن لە حکومڕانی عێراقی ناوەندی بەغداوە بۆ لە هەرێمی کوردستان ڕەوا نەبی. بۆیە زیاتر یەکێتی نیشتیمانی کوردستان درچی بەمە کردووە بۆی بتوانانی ئەم ڕێڕەوەی حکومڕانی بکەیتە ڕێزکەی ڕێڕەوی خۆیەوە، بۆی بتوانانی هیچ جیاوازیەک نەکرێت لە نێو هاوڵاتێکی هەرێمی کوردستان چ لە هەر شارێک چ لە سلێمانی بی چ لە دەهۆک بی چ لە زاخۆ بی یاخۆ چ لە
کفری و کەلاربی جیاوازی نەکرێت لە نێو هەموو لایەنەکە هەمان پێکاتی سەرەکی هەرێمی کوردستانن هەموو ئەندامی ئەم هەرێمەە کە بە هەموو دانیشتوانەکانەوە جیاوازی نەکرێت لەناو بۆیە زیاتر یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەوڵ و هیمەتی خۆیان لەگەڵ هەماهەنگی لەگەڵ ئەو لایەنانەی کەەوە درچەم بەم شتە کردووە بۆی بتوان ئەم حکومڕانیە ڕێک بخرێتەوە بە هاوکاری هەموو لایەنێکەوە کە بتوانن جیاوازی نەکرین لە نێوان هیچ هاوڵاتێکی هەرێمی کوردستان هەمومان مستەفید بن لە سەروەتی ژێرخانی ئابووری و سەرخانی ئابووریشەوە بۆی هەم ئەم ئابووریە خۆ لە هەرێمی کوردستانی یاخو ئەو سەروەت و سامانەی هەم لە ژێرخاچی هەرێمی کوردستانی یاخو هەم لە سەرخاچی هەرێمی کوردستانە مڵکی هەموو لایەکمانە ینی بۆیە هەموو تاکێکی هەرێمی کوردستان پێویستە مستەفید بی لەم داهاتێک کە لە هەرێمی کوردستان دەست دەکەوێتی جیاوازی نەکرێت لە نێوان تاکێک بۆ تاکێکی تریشەوە ئەمە یەکێک لە هۆکارە سەرچیەکانە کە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێنیگەران بووە کە لە حکومڕانی ئەمڕۆدا کە ئەمڕۆ ئەبینی یەکێتی نیشتیمان کارکتەرێکی سەرچیا یاخۆ بەشدارە لە حکومڕانی هەرێمی کوردستان و لە پێکاتی جێگری سەرۆکی ئەنجومەنی وزیران و هەتاکو کۆمەڵێک وەزارەتەوە بەدەستیوەیە بەڵام ناکرێت لە کاتی بڕیاردان و یاکو لە کاتی حملیا ئەساسەکانەوە ئەمانە پێشگوێ بخرێت بۆی زیاتر یەکێتی نیشتیمانی کوردستان بە پرۆشی هەم خەڵکەکەی و زەماوەرەکەی هەرێمی کوردستان بە تێکرایی لە هەموو چین و توێژەکانەوەیە هەم بۆ ئەوەی دەوری تەسیرێکی کاریگەریشی هەبێ لە حکومڕانی هەرێمی کوردستان زیاتر ئەمە بە پرۆشی خەڵکەکەی و بۆ یەکسانکردنەوەی هەموو پێکاتەکان یاخوا هەموو ئەندامێکی هەرێمی کوردستان کە لەم هەرێمەدا ئاژی زۆر باشە دەست خۆش کاک سەلاح دێمەوە خزمەت جەنابەت کاک شێرزاد سەمەد دووبارە سڵاو دەبێ وەکەوەی کە کاک سەلاح ئاماژەی پێدایانی یەکێتی هەمیشە کە خۆی بە ینی یەکێک لە بنەما سەرەکیەکانی ئەم هەرێمە داناوە هەمیشە بەشێک بوو لە پێکهێنەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دروستکردنی ئەو ئەزمونە دیموکراسی کە هەیە لە هەرێم و ئەو دەوڵەتداریە و ئەو حکومداری کە هەیە لە هەرێمی کوردستان ئێستا بەشێک لە چاودێرانەڵێن یەکێتی خۆی لە دۆخەکە ناڕازیە و دەیەوێت ئەو ڕێچکەی کە لە ڕابردوودا بەڕاستی هاتوو ئێستا تا ڕادەیەک لە ڕاستەڕێیەکە لایداوە یەکێتی دەیەوێت بێنێتەوە سەر ڕێگە ڕاستەکە یەکێتی بۆچی دەیەوێت بە تەواوەتی ینی ئەو ڕێڕەوەی کە لە هەرێمی کوردستان خەریکە وەکو دەڵێن بەرەو لاڕێ دەڕوات ڕاستی بکاتەوە یەکێتی مەبەسێتی ئەمە بکات و ئەگەر مەبەسێتی فشار و گوشارەکانی یەکێتی بۆم بابەتە چییە ینی داواکەی یەکێتی بە تایبەتی بۆ پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا وەکو بەشدار و هاوبەشێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکومداری و دەوڵەتداریە بۆچی دەگەڕێتەوە بەڕاستی بەڵێ پشتی سپاس بۆ ئەم دەرفەتە سڵاو ڕێزم بۆ سەرجەمبیرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و بەرنامەی پانۆراوای خۆشەویست دیارە ئەمەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیکا منەت نییە واجبە یان هەڵچوونێک نییە یان مەوزوعێک نییە کە یەکێتی خۆی دروستی کردبێ ئەمە واجبی هەر حیزبێکە کە شەراکەتێکی هەیە لەو حکوومەتی هەرێما کە لە دوای ڕاگەاندنی ئەنجامی هەر هەڵبژاردنێک دیارە گفتوگۆ دەست پێەکە دیارە پرۆتۆکۆلێک کە نووسرێتەوە اتفاقیەک کە نووسرێتەوە لەسەر پێکێنانی حکوومەت ئەگەر تەمەشای ئەو ڕابردووە بکەین دەبینی لە کاتی ئەو گفتوگویانەیە کۆمەڵێ بەڵێن بە یەکتری ئەدرێ بەپێی حەجمی هەر حیزبێک شەراکەتەکەی چۆنە تا چەند بەشداریەکە لە کارنامەکە چییە ئەمە ڕەنگە ئەوەی هەڵبژاردننی کوردستانمان لەبیر چوبێ بەڵام آخر هەڵبژاردننی عێراق بینیتان کە منهاجێکی حکومی نووسرایەوە بە ڕەزامەندی هەموو ئەو لایەنانەی کە ناکۆک بوون کۆک و ناکۆکان پێکەوە منهەجێکیان نووسی بۆ ئەم مەرحەلەی انتقالیە مەرحەلەی هەر شتێکە شتێکیان نووسیوەتەوە کە مافەکانی هەر سێ پێکات سەرشیەکەی عێراقی تێدایە و خۆشتان ئاگاتان لێ ساڵێک ململانێ بوو جا دوای ئەوە بێنێتە سەرەوەی لە عیبرەت لە جێبەجێکردنی جێبەجێکردنەکەی هەرسێ لا ڕقیبن بەسەر یەکتریەوە هەر کاتێک کە لادان و بادان هەبێت لەو مەنهاجە لەو ئتفاقیانە پێویستە ئەو لایەنەی تر دەنگ هەڵبڕێ بۆیە ئەمە بە نمونەی هێنمەوە تەمەشای حکوومەتی هەرێمی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان شەراکەتێکی ئەوە نییە شەریکی پارتی دیموکراتی کوردستان بێت لە خاوەنی حکوومەتێکە یەکێتی ئەڵێمە خاوەنی ئەزمونەکەین و پێکێنەری حکوومەتی هەرێمیشی بەڵێ ئەمە مەوزوع ئەوە نییە شەراکەت یا تۆ داوا بکەیت لە شەریکەکەت ئەوەت بۆ بکەوە ئەوەت بۆ نەکە نەخێر ئەمە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم هەرێمە بەگشتی بە هەموو ناوچەکانەوە لە دۆهۆکەوە تا ئاگاتە ئەو پەڕی سلێمانی و گەرمیان و
ناوچە جێناکوەکانیشەوە ئەمە حکوومەتی خەڵکی کوردستانە بەگشتی بۆیە کاتێک کە تۆ تەمەشاکەی یا هەستەکەی ئەو واجبی هەر حیزبێکە کە دەنگ هەڵبڕێ کە لادان هەیە لە پرۆژەکان لادان هەیە لە بەرنمەکان ئیسحاف هەیە بە حەقی ناوچەیەک بەرامبەر ناوچەیەک لاسەنجی لە سیاسەتە هەیە چەوتی لە سیاسەتە هەیە چەوتی لە بڕیاردانە هەیە کە ئێمە بەداخەوە لە چەندین ساڵی ڕابردوو ڕوبەردووی کۆمەڵە لەو شتانە بووین هەرێمی کوردستان یا بڵین سەرکردایەتی کورد لە هەرێمی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستان زاڵ بووە بەهۆی تێکچوونی تەوازنی نێوان حیزبەکان و بەهۆی بە هەر هۆکارێک بێ ئێستا پارتی خۆی بە سەرۆشی حکوومەت ئەزانێ خۆی بە خاوەنی هەرێمی کوردستان ئەزانێ خۆی بە خاوەنی بڕیار دانەدانێ هەر خۆی گفتوگۆ ئەکا لەگەڵ بەغدا هەر خۆی گفتوگۆ ئەکا لەگەڵ تورکیا هەر خۆی ئیدارەی ئەو ناوچانە بڕێەوە بە هەر خۆی بڕیارەدا و هەر خۆی دروستێکە ئەمە تاکڕەویە ئەمە بەوازحی دەرکەوتووە تاشە کاگە شێرزادیانی چاودێرانی سیاسی قسەیەکەکەن لەسەر ئەم بابەتیان ئەڵەن بۆ نمونە لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگەیدا کە بۆ نمونە هاوبەشەکەی یاخود بەشدارەکەی کە پارتی دیموکراتی کوردستانە زۆربەی پۆستەکان لە هەرێمی کوردستان قۆڕەخ بکە یاخود ئەو جۆرەی پەیوەندیکردن لەگەڵ بەغدا کە جەناب ئاماژەی پێدەی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگەی بۆ خۆشکرد بۆ تاگڕەویە لەگەڵ بەغدا مامەڵە بکە یاخود دۆخی هەرێمی کوردستان بە تاگڕەوی بەرەو هەندێ ئاقار بەرێک کە زەرمەندی یەکەم خەڵکی کوردستان بێ یعنی ئەم هەموو بۆیە بۆچی ئێستا بۆ یەکێتی هەنگاوەکەینا بەڵێ هەمووی پرسیارە پرسیاری جوانن خەڵکی حەقی خۆیەتیان پرسیارانە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکا بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزەیە بزوێنەرە زوڵێنەرە خاوەنی شۆڕشە خاوەنی هەزاران قوربانیە و لە 50 بە 50ەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە اتفاقی استراتیژیەوە لە کۆمەڵەشتەوە هێناوێتی ئەمڕۆ بۆچی وایە یان بۆ لە ماوەی ڕابردووە ئەو هەموو شتێک قبول کردووە من پێم وایە بە ئاشکرا ئەو پرسیارانە ئاراستەی سەرکردە و سەرکردە سیاسیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە بۆ وەڵامیشیان هەبووە من وەڵامەکانیان جۆ لێ بۆ کاڵێن لە هەندێ بار و زروفدا لەبەر بەرژەوەندی باڵای کورد مەسەلەن زۆر جار من جۆبیستیەوەژە بم تەنانەت لە ڕخنە لە خولێ خۆش بوو جەنابی مامزەلال ئەڵێن جەنابی مامزەلال زۆر دایهێنا بۆ پارتی کە پارتی بەم شێوەیە بوو بە ئەوە بەڵام ئەوە لە منتەڵەقی هەستکردن بە مەسئولیت هەستکردن بە خاوەندارەتی کورد هەستکردن بەوەی کورد دوولەت نەبێ کورد ئاژاو بشێویتیانە بێ کۆتایی بە شەڕ و اقتتالی داخلی و دوو ئیدارەی ئەوانە بێت و دەستکەوتیشمان بوو لەو حاڵەتانەی کە جەنابی مامزەلال ئەو هەموو دەست پێشخەرانیە ئەکرد من پێم وایە ئێستاشی پێوە بێ ئەگەر ئێمە تووشی ئەو ڕخنە گەورەیە نەبین ئێستاشی پێوە بێ دەبێت ئێمە تەفەهومی یەکتری بکەین لە یەکتری تێبگەین چکە ئەم هەرێمە ئەگەر تەمەشای کەناڵی ئۆپۆزیسیۆنەکان بکەیت هیچ کاتێ ناڵێن یەکێتی یان پارتی بەتەنیا هەرڵێن یەکێتی و پارتی هەرڵێن دوو بنەماڵە هەرڵێن دوو شەریک هەرڵێن دوو ئەوە بۆیە پێویستە کاتێک کە تۆ بێدەنگ بووی نیشانەی ڕازی بوونتە دەنگ هەڵبڕین مانای ئەوە نییە وەکەوەی کە ئێستا هەندێک کەس لێکێداتەوە ئەمە بارە و دوو ئیدارەی ئەڕواایە ئەمە بەرەو شەڕی ناوخۆ ئەڕوا نەخێر ئەمە لە پرۆسی سیاسی و لە پرۆسی دیموکراسیە کارێکی ئاساییە ڕخنەکانت لە کۆبنەوەکان باس کردووە نەگەیشتێتە نەتیجا بە مناوەراتی سیاسی و بە مبادراتی سیاسی تویتەتە پێشەوەن نەگەیشتێتە نەتیجە ناچاری کە بە ئاشکرا دەنگ هەڵبڕی ئێستا من پێم وایە ئەم چەند ڕۆژەی ڕابردوو یەکێتی گەشتوێتەوە قۆناغی بە ئاشکرا دەنگ هەڵەبڕێ ئەڵێ ئێمە ڕازی نین لە سیاسەتی نەوت لە سیاسەتی دەرەوە لە سیاسەتی پەیوەندیکردن لەگەڵ عێراق لە چوونی دووەفت بەزیا لە ئێمە کەوتینە بەرەیەکەوە لە مفاوەزاتەکان ئەوان کەوتنە بەرەیەکەوە ئەمانە هەمووی ئەنجامی خراپی هەبووە بۆ دەستکەوتەکانی کوردەوە تا ئێستا هەموو عێراقیەکان لەسەر کابینە وزاریەکە و لەسەر منهاجەکە ڕێککەوتون ئێمە لەسەر 2000 ڕێک نەکەوتون ئەمە ڕنگدانەوەی خراپیە بۆ کورد بۆیە لێرەدا دەبێ بڵی ستۆپ بۆ ئەو سیاسەتە ئەم ستۆپە بۆ پیاسوونەوەیە بۆ دوولەتبوون نییە هیوادارمەشێتی لە ڕابردوو کاک شێرزاد مەترسی هەبوو کە بڵێ ستۆپ ئەو کاتە تاوانباری کەن بە هەندێک ینی جۆرە لە جۆرەکان چکە خۆمان زین بینیمانە دۆخی نێوان لایەنە سیاسەکان لە هەرێمیستان بە تایبەتی یەکێتی و پارتی کە کارگەیشتۆتە ئەوەی کە بە بەرامبەرەکەت بڵێ ستۆپ ینی دەسە بن بۆ هەندێک بابەت کە ئەو لایەنەی پێداوام بارکەن یەکێتی ینی سڵ لە هیچ شتێک ناکاتەوە بۆ ئەم قۆناغی ئێساوە دەیەوێ ئەم هەڵانەکە ڕوویداوە ڕاست بکاتەوە و حکومڕانی ئەو تاگڕەوی کە هەیە و مۆنۆپۆلی دەسەڵات بە تەواوەتی نەهێڵێت
من پێم وایە ئەو دەنگۆ و قسە و باسانە یا ئەو تومەت دروستکردانە یا ئەو کێشە دروستکردانە بۆ یەکێتی بۆ ئەوەیە لەو ستۆپە بگەڕێتەوە بەڵام گەڕانەوەی لەو ستۆپە شەرعیەتدانە بە هەموو ئەو کەم و کوڕیانە شەرعەتدانە بە هەموو ئەو پرسیارانەی کە ئاراستە یەکێتی کراوە یەکێتی بۆ بێدەنگەلەوە زۆر جار تاوانبارەکرێ بۆ یەکێتی بۆ لە حکوومەتا بەشدارە بەو شێوەیە پشتیوانی لە حکوومەتەکە بۆ حکوومەتەکەی گرتوۆتە ئەستۆی خۆی لە پرۆسەی چاکسازی پرۆسە و پرۆژەکان ئینتلاقی کۆمەڵە بەرنامەی چاک پێم وایە قوبات تاالبانی ڕابەر بووە لەوانەیە زۆر کەس تاوانباری کردو بەوەی کە قوبات تاالبانی خزمەت بە کابینەکەی پارتیەکە ئەمە لێکدانەوەیکی غەڵەتە ئەو کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە قوبات تاالبانی واجبە لەسەری کە هەرچی شتی باشی پێ بیکا بۆ ئەو کابینەیە لە بەرژەوەندی خەڵکە من ناچێتە بەرژەوەندی لایەنێکی تر ئەمە لێکدانەوەی غەڵەتی بۆ کراوە و دەنگ هەڵبڕین بۆ ئەوەیە کە تۆ ڕاستیەکان دەربخەیت کۆمەڵێشت هەیە ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشی کەم و کوڕیتای کردبێ بەڵام ئەگە بیتە سەرەوەی هۆکارەکان چی بووە لەو کەم و کوڕیانە ئەبێ هۆکارەکان جارێکی تر دراسەیەکی وردی بکەیت ئایەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆنێکا کە ئیشی کردووە کاری کردو کۆمەڵی ئەحزابی سیاسی لەو زۆنە بەو پەڕیازادیەوە کورسیەکانیان بەدەستدێنن بانگەشەی هەڵبژاردن ئەکەن تەزاهورات ئەکەن خۆپیشاندان ئەکەن ڕێگری لە کۆمەڵە شتەکەن هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان نین بەشێکیان و تەنها و تەنها ئەیانوێت تەپڵ بۆ یەکێتی لێ بدەن ناسن باری خوار و لاسەنجی حکوومەتی هەرێم لەگەڵ یەکێتیدا دەستی پێ بدەن و ڕاستی بکەن و من پێم وایە ئەگەر بەرەیەکی نیشتیمانی فراوان دروست بکرێ ئەو بەرەی تر کە ئێستاکە ئێمە تاوانباریانەکەین بەوەی کەوا دیکتاتۆرن تەسەڵوتیان کردو بەسەرەوەیە ئەو تەسەڵوتە نابێ هەر دەڵێ گوێز بە ژمارە حیسابی دیارە هەر پەرلەمانی کوردستان ئەوان ئەو پەڕی 45 کورسیان هەیە لەنا ئەو پەرلەمانە باقی کورسیەکانی تر کورسیە پەرتەوازەکانە من پێم وایە ئیتاری تەنسیقی ئەمڕۆ لە عێراقدا جوانترین بڕیاریدا کە هەڵسا بە کۆکردنەوەی کۆمەڵێک کورسی لە یەک کورسیەوە تا ئەگاتە 34 کورسی کۆی کردو توانی ڕێچکەی عێراق لە مەترسیەک لا بدا کە بەرەو دیکتاتۆریەت ئەڕۆی بەرەو تەسەڵوت ئەڕۆی کە ئەو حیزبانەی کە ئەیانوت ئێمە یەکەمینەکانین و ئیتر تەواو ئەوەی تر کەیفی خۆیەتی معارەزەی قبوڵە قبوڵێتی قبوڵی نییە با تەپڵ لێدا ئەمە توانیان بە یەکگرتووی ئەم میسالم بۆ سەرجەم حیزبە کوردستانیەکانەکە لەناو عملیای سیاسیە تەنها و تەنها یەکێتی تاوانبارەکەن و یا پارتی تاوانبارەکەن کە ئینفرادی کردو بەڵێ پارتی زۆرینەیە لە پەرلەمانی کوردستان دەتۆش فەرم و زۆرینە پێک بێنەوە تا بتوانی مەرجەکانت ڕێک بخەیتەوە. دەست خۆشکار شێزادێ و خزمەت جەنابەت کاگێ سەلاح باپیر یعنی بۆ نمونە ئێستا یەکێتی ئەمڕۆ هەر لە کۆبوونەوەکەی سەرکردایەتیە بە سەرۆکایەتی سەرۆک باڵجەرا تاڵەبانی تاشیری لەوە کردوەوە پاراستنی ئەزمموی تەوافۆق شەراکەت پاراستنی ینی تەوازنی نێوان پێکاتەکان لە عێراق چەندە گرنگە بۆ ینی لە عێراقدا هێندە گرنگیشە بۆ پارێزگاریکردنی لە هەرێمی کوردستان ئەو ئەزمموی کە لە بەغدا هەیە بەڕای جەنابتان وەیەشێتی وەکو هەر ئەم ڕۆژ تەشیری لێکردێتەوە ینی ئەو سەرکەوتنی کە بەدەسات بۆ پێکەێنانی حکوومەتی محەممەد شیع سۆدانی ینی تیمی یەکێتی بەشداربووتیایە پێ دوایە ئەمە ئەگەر بەردەوام بێ لە عێراقدا مەسلەی تەوافق و شەراکەت و پاراستنی پێکاتەکان و هەروەها ئەو هێڵانەی کە هێڵی سوورن نابێ بەزێنرێن بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیە بۆیە یەشێتی سوورە لەسەرەوەی کە دەبێ ئەزمموی بەغدا پارێزراو بێ بۆی کاردانە و ڕنگدانەوەی هەبێ لە هەرێمی کوردستان. بڵێ ئەگەر سێریکەی لە ماوەکانی ڕابردوو پێش ڕێخستنەوەی یان تەشکیلەی حکوومەتی عێراقی کۆمەڵک ئەزمەی زۆر گەورەمان بینی سیرەکەی کە کۆمەڵک لایەنێک هەموو لایەنەکان دیکەی بێبەریە کرد لە حکومڕانی یاخواخوا بەرنامەی ئەوە بوو کە بیسڕیتەوە لە حکومڕانی کە لە داهاتووی حکومڕانی بەغدادێ بەڵام خۆشببختانە ئەگەر سیرگەی بە کارامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و یاخۆ بە ژیرانەی سەرکردەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کاتی بەر لە پێکەێنانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە حکوومەتی عێراق بووبوورە توانیان پارسەنجی هێز ڕابگرن لە نێوان لایەنەکان بۆی هیچ لایەنێک لەگەڵ لایەنێکە فەرامۆش نەکرێ. ئەمڕۆ کە بینی ئەو حکوومەتی کە لە بەغدا پێکاتوە حکوومەتی زۆرینی تاکە لایەنێک نییە کە بتوانێت حکومڕانی تاک لایەنی دیکتاتۆریانە بەسەر هەموو لایەنەکان هەچی مەرج و بڕیارەکانی خۆی هەیە بەسەر لایەنەکان کە بچەسبینی
بەڵام ئەبینی بە ژیرانەتی هەموو پێکاتەکە بە تایبەتی لە ئیتاڕی تەنسیقەوە هاوپەیمانێتیشان توانیان لەگەڵ ئەو کاتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوپەیمانێتی سەرەکی بوو بۆی توانیان ئەو حکوومەتەکە پێک بین کە بە سەرۆکاتی سووداندا بۆی مافی هەموو پێکاتەکانی تر یاخۆ هەموو نەتەوەکانیکە پارێزراو بێت لەناو ئەم حکوومەتەوە. جاران ئەو حکوومەتەی کە بڕیار بوو دروست بکرێت لایەنیشی سەرەکی بوو کە داوای قەراری ئەوەیە کرد کەەوە زۆرینەی کورسەکانی بەغدای بەدەستینەوە بتوانانی حکوومەتێکی زۆرینە تەسوی بکە ئەوەی لایەنەکانی کە هەموو ئێمال بکرێت و تەنویش بکرێت. بەڵام ئەگەر خۆ بگەڕێتەوە سەر بەغداوە ئەمڕۆ واقعی حاڵ ئەم بە قسەکە ئەوەیە ینی ئەزمونەکە لە بەغدا سەرکەوتوو بوو کاک سەلاح ینی سەرکەوتنی ئەو ئەزمونە لە بەغدا کە ڕۆڵەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی تێدا بینی و بە سەرکەوتنی خۆی زانێت تا چەندە گرنگیانیەوە بۆ هەرێمی کوردستانیش یاخود کاردانەوەی ئەو بۆ هەرێمی کوردستان چۆن دەبێت؟ بەڵێ من ئێستا دێمە سەرم خاڵەشیانەوە ئەو خاڵێککە جەنابدەزێ ئەبینی کە لە حکومەتی بەغدا کە ئەمڕۆکە توانیان سەرکەوتنیان بەدەستینە خۆشبەختانە سەرۆکی کۆمار هەڵبژێدرێت لە پاش پێکاتە پێکینانی هەمولانەکان کە هەموو چینی توێژەکان بەشداریان تێکرێ هەموو پێکاتەکان بەشداری تێدا بوون حکومەتی عێراق و حکومەتی بەغدا تەشکیلکرا هەموو وەزارەتەکان ڕێکی خستراوە ئەمە سەرکەوتنی گەورەی بەزدا ئایا بۆ ئێمە لایەنی کوردەکان ئەم تەجروبەی کە لە بەغداوە ڕێکە لە هەرێمی کوردستان سوودی لێ وەرنەگرین ڕاستە لایەنێک ئەمڕۆکە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کورسەکانی لە لایەنەکانی کە زیاترە بەڵام ئەمڕۆ واقعی حاڵ ئەمیش سەرپاندووانی ئەمەی دیاری کردووە هیچ لایەنێک ناتوانانی لە هەرێمی کوردستان بە تەنیا حکومڕانی هەرێمی کوردستانش بکە ئەمە لە ڕابردوو لە داهاتوش ئەمە لەبەر پێستاومانە من شتێکی سەرکی من هاتوومە قەنەعەتی کولیم هەیە بە تایبەتی برادرانی پارتی دیموکراتی کوردستان و یاخۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە بۆتە ئەمری واقع نەیەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت بەبێ برادرانی پارتی دیموکراتی کوردستان هەرێمی کوردستان بڕێوەبە نە پارتی دیموکراتی کوردستانش ئەتوانێت حکومڕانی هەرێمی کوردستان بە تەنیا بڕێوەبە. بۆ لە ڕابردوو کۆمەڵێک دەستکەوتی گەورە بەدەستیاتە بە ئەو شەراکێک کە لە ڕابردوو هەوە ئەو تەجروبەکانی کە لە ڕابردوو هەوە ڕاستە ئەوان ئێستا کە زۆرینەی جمگەکانی دەستەڵات بەدەست لایەنی زۆرینەوەیە کە ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستانە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان قسەکەش ئەوەیە کاگسەلاحیانی هەرێمی کوردستان تەهمیش بکرێت ئەم زەرورەت و پێویستبوونەی یەکێتی و پارتی بۆ یەکتری و ئەزمموی هەرێمی کوردستان بۆ ئەم دوو لایەنە یعنی ئەمە پێ دوایە دەبێ وا بکات لایەنێک براگەورە بێ و لایەنێک پاشکۆ بێ و ئەوەی کە براگەورەکە وتی ئیتە هەر ئەوە بێت یاخود نەخێر نەخێر ئەبێ چۆن لە سەرەتا ئیشارەت جەنابی خۆششار ئەبێ ستۆپی پێ بکرێ ئەمڕۆ کە سیرێکی لە ناو هەموو ئەو پێکاتە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستان و وجودیتیان هەیە کە دێتە سەر مێزی گفتوگۆدا یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتیان بێکەوە تاوانبارەکری یاخۆ بە ئێوە بێکەوە دەستکەوتەکانیان دەێت بۆ لە شتە ئەساسەکانی یاخۆشتە نەکسەکانی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکرات بە یەکسانی بۆ لەو دەستکەوتانی کە بەدەست هاتشەوە کە بە یەکێتی نیشتیمانی کوردستان کارکتەرێکی سەرەکی و ڕابەرایەتی هەرێمی کوردستانی کردووە بەشداری و شەریک نەبێت لە هەموو بڕیارەکانیشەوە ئەمە بۆتە جێگای گرفتنی گەرانیەوە بە تایبەتی لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ڕاست ئەگەر ئێمە کارکتەرێکی سەرەکی لە ئەمڕۆکە لە هەرێمی کوردستان یاخۆ لە حکومەت هەرێمی کوردستان دەوری تەسیری بڕیاردارمان نەبی ئەمە بۆەوەی بە پەرۆشی تەنها حیزبەکەمانەوە نییە بە تایبەتی بۆ پەرۆشی هەموو تاکێکی هەرێمی کوردستانە بۆی ئەو لایەنانەی کە بە تایبەتی کە لەژێر شارەکان ئەژن تەنها خەڵکی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدا نیە بەڵکو جەماوەری هەموو پێکاتەکانی تێدایە شاری سلێمانی هەموو لایەنەکانی تێدا مەوجودە شاری هەولێر هەموو پێکاتەکان تێدا مەوجودە شاری دهۆچیش هەموو لایەنەکان تێدا مەوجودە یعنی کەواتە ئەو شەڕێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمڕۆ ئەوێبیکا بۆ بەرژەوەندی گشتی بۆ بەرژەوەندی هەموو لایەنەکانە کە وجودێتیان لە شارەکانەوە یاخۆ دانیشتوانی ئەم شارانی هەرێمی کوردستانە ئەمە بۆتە هۆی جێگای نیگەرانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆتە جێگەی نیگەرانی کەەوە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بڵێ ستۆ بابەست بێ ئێمە کە لە حکوومەتی هەرێمی کوردستان شەریکین یاخۆ تەزعیەمان لە پێناویدا خۆیان کارکتەرێکی سەرەکی بوون لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری کۆمەڵک دەستکەوتی گرنگی کرد هەم داهێنانی پەرلەمان و حکوومەت و یاخۆ ئەو کارە ساتانی کە هاتوونە پێش هەرێمی کوردستان بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان پشتی شێری باش کردووە ئەگەر سێری بکەیت لە ساڵانی ڕابردوو کە ئەو شەڕە نەگریسی کە بەرۆشی هەرێمی کوردستانی کردوتەکە شەڕی داعش کە دڕندەترین تیرۆریستی ناوچەکە بوو یەکێتی نیشتیمانی کوردستان پشتی شێری و بەس کرد لە تەزعیات و خوێن ڕێشتن لە پێناو خاک و نیشتیمانەکەەوە
ئایا بۆ لە ئەم تەزعیە دەرەجەیەک بێت و یاخۆ زۆرینە شێدەکانی نیشتیمانی کوردستان لە پێناو خاچێری کوردستاندا بۆ لە دەستکەوتەکانیشەوە یاخۆ لە سەروەت و سامانی هەرێمی کوردستانیشەوە من ناڵێم بە دەستکەوتی یەکەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەخۆ بۆ زۆنی سەوز بێ بەڵام ئەکرێ ئەم داهات و سەروەتی کە لە هەرێمی کوردستانەکرێ هەموو لایەکمان سوودمەند بین لێوان ئەم داهاتە مڵکی بابی هیچ کەسێکمان نییە بەتەنها مڵکی هەموو تاکێکی ئەو هەرێمی کوردستانە کە لەم خاکەدا ئاژی بێگومان هەرێمی کوردستانیش نا هەر کوردی لێ بەڵکو کۆمەڵک پێکاتی تریشی لێ پێکاتەکانی کەمەلتەوایەتەکان ئاینەکانی جیاواز بۆیە من پێم وایە ئەبێ پێویستە یەکسانی ڕەچاو بکرێت لە نێو هەموو شارەکانی هەرێمی کوردستان یاخۆ یەکسانی ڕەچاو بکرێت لە نێو هەموو پێکاتەکانی هەرێمی کوردستان بۆی بتوان هەموو لایەک بێکەوە هەم لە دەستکەوت و سامانەکانەوە هەم لە داهاتی ژێرخان و ئابووری سەرزەوی و ژێرزەویەوە سوودمەند بین بۆی هەمومان بە یەکسانیەوە ئەمڕۆکە چۆن لە گرفتەکانە هەمومان بەشدارین و شەریکی ئەبێ لە خۆشی و ناخۆشیەکانش هەمومان بێکەوە شەریک و بەشدارەکە ئەوەیە کاک سەلاح بابی لە هەر دەستکەوتێکی ئەگەر داهاتێکە بێت ئەبێ بۆ هەموو هەرێمی کوردستان بێ بەبێت جیاوازی و خۆ لە داهاتووشە کە مەترسیەک ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێ یخۆ مەترسیەکەش بەش ناکرێت بۆ ناوچەیەک زیاتر و کەمتر ئەو تا ینی مەترسیەکەش کاتێک کە داعژێ ڕوبەڕووی هەموو هەرێمی کوردستان دەبێتەوە و هەموو حیزبەکان و ڕۆڵی ئەم خەڵکە ینی سنگ دەنێن بە فیشەکەەوە بۆ پارێزگاریکردن لە سنوور و قواری هەرێمی کوردستان. سوپاس دەکەم کاک سەلاح دێمەوە خزمەت جەنابەت کاک شێرزاد سەمەد ینی مەسەلەی ستۆپکردن بە تاگڕەوی و مۆنۆپۆلکردنی حکومداری و ئاراستەکردنی ئەم حکومداری و دیموکراسی کە هەیە بەرەو ئاراستەیەشی خراپ کە ئێستا یەکێک لە لایەنەکانی حکومداری و دەوڵەتداری لە هەرێمی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستانە مەبەستێتی و دەیەوێ ستۆ بەلایەنی بەرامبەر بکە بۆی کە ڕاستی بکاتەوە پێ دوانی ئەمە جارێکی دیکە پێویستی بە ڕێکەوتنێکی دیکە شەراکەتێکی دیکە یعنی نووسینەوەی ڕێکەوتنێکی دیکەی هاوبەش لە نێوان ئەم لایەنانەی هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی و پارتی بۆی کە ئەم دۆخە خوارەی کە دروست بۆ لە هەرێمی کوردستان ڕاست بکەنەوە بەڕاستی. بەڵێ ڕاستە خۆ من ئاماژەم پێدا کە ئەم دەنگ هەڵبڕینە یەکەم بۆ ئەوەیە کە ئەو ڕخنانەی کارەستی یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە لە ئێستا کە ئاراستەیەکریا بەردەوام کە ئاڵێن شەریکە لە هەموو ئەو کەم و کوڕیانەی کە هەیە لە نەتیجێ ئەوە بووە بۆ هۆکارانەی باسمان کرد کە هەندێکات بێدەنجی کردووە لەو مەسەلانە بەڵام ئێستا ئەوە دەنگ هەڵبڕین بۆ ئەوەیە کە گوێ لە دەنگەکەی بگیرێ مەبەست ئەوە نییە دەنگەکەی پارتی دیموکراتی کوردستان گوێ لێ بگرێ بێ ئەم دەنگە لە یەکەم دەستپێکی دەربڕین ڕزایەتەکانێک یەکێتی بینیمان وەفدێکی پێکێنا کە لایەنەکانی بەپێی حەجمی گەورە بچووک سێریان نەکرد لە هەموو لایەنەکانی کوردستانەکانیان ئاگدار کردەوە کە ئەمانە هەیە ئەمەتر ئەمە مەسئولێتی هەموو لایەکمانە کە بین ڕێکی خێنەوە واقعەکەی لە کوردستاندا کە چەندین ساڵە نەمانتوانیوە بیگۆڕین بەهۆی لە دوای شەڕی ناوخۆوە سنوورێک دروست بووە لە نێوان دوو ئیدارەیە ئەمە زۆر جار کە هەندێک خەڵک ئەگەر دەنگ هەڵبڕیان ناڕزایەتێک دەرببڕێ لە لایەکەوەڵێن ئەمە خەتەرە و ئەمە بۆ مافی کورد خراپە و ئەمە کورد ئەکرێ بە دوولەتەوە و ئەمە ئەگەڕێنەوە بۆ دوو ئیدارەی کاکە خۆ بە فعلی ئەمە دوو ئیدارەین بە فعلی دوو سنووری جیاوازین بە فعلی دوو ناوچەی جیاوازین هیچ لایەکمان ناتوانین لەژێر دەسەڵاتی لایەنەکەی تر هیچ دەسەڵاتێکمان ببێ مەگەر ئیلا بە لەشکرکێشی ئەمە بتوانین بچینە پشتی هەولێر و دۆهۆکەوە یان ئەوان بتوانن بێن ئەم لەشکرکێشیە ناکرێت لە ئێستای نێوانمانە و لە هەمان کاتا ئێمە دەبێ بین ناسارین کە دەنگ هەڵبڕین و ناسارین کە گفتوگۆش بکەین لەسەر ئەوە بەڵام گفتوگۆی ئەم جارە ئەگەر بکرێ ئەبێ گفتوگۆیەکی ڕاستەقینە بێ ئەبێ گفتوگۆیەک بێ فرەلایە نەبێت تەنها یەکێتی و پارتی نەبن لە مەیدانەکەیە فەرمو هەموو لایەنانێک کە ناڕزایەتیان هەیە بە نقاتی ناڕزایەتی و ڕەزامەندیان بنووسن زان تا چەند لە پارتی دیموکراتی کوردستان و سیاسەتەکانی ڕازین تا چەند لە ناڕزایەکانی یەکێتی ڕەخنەیان هەیە ئەو کاتە دەرەکەوێت کە منهەجێکی مشترک دروستە بێ بۆ ئەوەی کەوا بڵێن ئەمە ڕێگە ڕاستەکەیە ڕێگە ڕاستەکان دیارە ئەگەر ئێمە خۆمانی لێجێل نەکەین بەڵام بەداخەوە هەندێک لایەن هەیە مشەخۆرن لەسەر ئەو خلافە ئەژێن لەسەر ئەو خلافە خۆیان بنیاتەنێن لەسەر ئەو خلافە ئەیانەوێ خۆیان دروست بکەن خۆیان بەرەو پێش بەرن بەڵام لە هەمان کاتان نازانن کاتێک ئەوان سوودمەند دەبن لە کورسیەک بەڵام لە
هەموو کوردستان لە دەستەدەن. ئێمە بینیمان هەندێک لایەن کە خۆی بە بەدیلی یەکێتی زانی دوایی چۆن بە سەپڵەیەک دەرکرا لە هەولێر و لە حکومڕانەتی و لە پەرلەمان و لە هەموو شتێ. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی مەسئولیەتەکەی لە هەمویان زیاترە؟ ئەمەش پرسیارێکە. مەسئولیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی خاوەن هێزە، خاوەن ئاسایشە، خاوەن پێشمەرگەیە، خاوەن ناوچەیەکە، خاوەن عیلاقاتێکی دەولیە، خاوەن عیلاقاتێکی ئەقلیمیە، حزبێکی کۆنا. ئەمە جیاوازە لە حزبێکی تر، جیاوازە حزبێکی تر کە ئەگەر بێدەنگش بێ ئاساییە. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ناتوانێت بێدەنگ بێ لەمانەیە. خۆتان ئەم جارە بینیتان یەکێتی نیشتیمانی کوردستان سەنگ و قورسایی و ئاراستەی تەوازنی عێراق لە دەست یەکێتی نیشتیمانی کوردستان. کەواتە لە هاوکێشە هەرێمەتی و نێودەوڵەتەکان ڕۆڵی گرنگی خۆی هەیە یەکێتی. بەڵێ من هەموو کات وتومە لەگەڵ ڕەفیقەکانم وتومە یەکێتی نیشتیمانی کوردستان، من لە کەرکووک دانیشم، لە کەرکووک بۆ خوارەوە یەکێتی نیشتیمانی کوردستان تاقە هێزی معتەرەفە لەسەر ئاستی عێراق کە بەوەی کەوا هێزێکە تەوازنی سیاسی لە دەسایە، عەقڵێتێکی وردی لە دەسایە، بەرژەوەندی نیشتیمانی ڕۆیایەکی دیاری هەیە بۆ ئایندەی عێراق و بۆ ئەم شەراکەتە. بەڕاستی ئەوێ شەراکەت بێ، بەڕاستی ئەوێ پرۆسەی دیموکراسی بڕوە. هیچ کاتێ هیچ تاکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە ناسنامەی حزبەکەی مامزەلال لە ژیرفانی بێ لە هەموو عێراقدا خۆشەویستە بە عەکسی حزبی ترەوە. یەکێتی خاوەن هێز و پێگەیە لە هەموو جیهانی دەرەوەوانە. بۆیە واجبە لەسەر من پێ هەڵدان نییە بەسەر یەکێتی، بۆیە واجبەکە دووقات و سێقات لەسەر یەکێتیە کە دەنگ هەڵبڕێ. من زۆر جار تاوانبارە کرێم شخصی خۆمەڵێن تۆ زۆر لەسەر یەکێتی ئەخەیتە بەردەم مەسئولیت لە وەڵامەکان تا من ئەڵێم بەڵێ ئەوەی ئومێدە لە یەکێتی چاوەڕوانەکرێ. من وەک چاودێرێکی سیاسی تەمەشای حاڵەتەکە ئەەکەم، بەڵێ یەکێتی بەرپرسیارەتێکی زۆرتری هەیە بەرامبەر بە خەڵک بۆ هۆکارێک کە زۆرتری قوربانی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان درراوە. زۆرترین گوندی ڕووخاو لە سنووری یەکێتیایە، زۆرترین ئەنفال لە سنووری یەکێتیایە، زۆرترین شەهید لە شۆڕشەکەی یەکێتی و شۆڕشی نوێی گەلەکەمان نادراوە کە تا ئێستش خوێنی لیا چۆڕە. زۆرترین شەیدانی شەڕی بەرگری لە داعش تەنانەت ڕۆژی 16 ئۆکتۆبەر کە تاوانبارەکرێن زۆرترین شەهیدەکان لە یەکێتیە. بۆیە زۆرترین داواکاری جەماوەر لە یەکێتی نیشتیمانی کوردستانە. و پێویست شەکە یەکێتی نیشتیمانی کوردستان خوێندنەوەی بۆ ئەو موقعی خۆی وەکو ئێستا بێ، بەڵێ ئەبێ یەکێتی بڵێ ستۆپ، ئەگەر وەستۆپش بە ئامانجی ئەوە ناکە دۆخی هەرێمی کوردستان تێک بسێت، ستۆپیش بۆەوەی کەوا بتوانێت هێزە سیاسەکان کۆ بکاتەوە، ڕابەرایەتیان بکە بەرەو هێزێکی نیشتیمانی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان، نەک لە بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمە جیاوازی هەیە بۆ بەرژەوەندی یەکێتی ئەمە هێز و لایەن کۆ بکەینەوە، کۆتا کۆ بکەینەوە بیکەین بە وەلای خۆمان، حزب و حزبەکە دروست بکەین بیکەین بە وەلای خۆمان. نەخێر، ئەمانەوە شان بەشانی یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین هێزی سیاسی هەبێ و دروست بێ کە هێزی نیشتیمانی و پارێزەری نیشتیمان بن، ڕۆیا و بەرنامەیان بۆ پەیوەندیەکانی هەرێمی کوردستان، بۆ چاکسازی لە هەرێمی کوردستان، بۆ ئاراستەکردن، بۆ خەمخۆری لە ژیانی خەڵک وەک یەکێتی نیشتیمانی کوردستان بێ. دەست خۆش کاک شێزاد. کاگە سەلاح بابیرۆک و کادرێکی پێشکەوتوو یەکێتی پێ دوایە ئەو پەیام و ئەو ینی هەڵوێستانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا دەریە بڕێ بە تایبەتی بۆ سەرجەم لایەنە سیاسەکان و بۆ لایەنی بەرامبەریش کە پارتی دیموکراتی کوردستانە وەک هاوبەشێک و وەک شەریکیشی خۆی کە لە هەرێمی کوردستان دەیبینێت. ئەم پەیامانە بە واضحی گەیشتووە؟ ئەگەر گەیشتووە ینی هیچ کاردانە و پەیامی بەرامبەرتان بینیوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بە ئاراستەی باشکردن و وەڵامدانەوەی ناڕەزایی و ینی داواکانی یەکێتی نیشتیمانی کوردستان؟ بڵێ ئەبینی ئەمڕۆ کە یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆی بە خاوەنی هەموو هەرێمی کوردستان دانێت، بێگومان پەرۆشی تاکتاکی هەموو هەرێمیش کوردستانە، چ لە زۆنی سەوزدا بێت چ لە زۆنی زەردیشدا بێ. بۆیە بە ئەرچی سەرشانی خۆی هەڵستاوە بۆی بتوانێت ئەم یەکسانی ئەم تەوافقا لە نێوان هەموو لایەنەکان بێتە ئارەوە بۆی هەموو خەڵکی هەرێمی کوردستان سودمەند بی لێوە. ئەمڕۆ کابینی یەکێتی نیشتیمانی کوردستان ناڕەزایی دەربڕیەوە بەرام ئەو لایەنانەی کەوا لە حکومڕانی هەرێمی کوردستانە کە زۆربەی پێگە جومگە ئەساسیەکان لەدەست برادرانی پارتی دیموکراتی کوردستانە، ئەوانیش ماوەیەکە مەشغوڵی کۆنگرە بوونە، بەڵام من پێم وایە لە پاش کۆتایی هاتنی کۆنگرەکان ئەوانیش دیسان دێنەوە سەرمێزی گفتوگۆ بەوەی بتوانن ئەم شەراکەتی دیسان سەر لە نوێ دروست بکرێتەوە. ئەمانی زۆر لێ من و تۆ باشتر ئەزانن حکومڕانی هەرێمی کوردستان بەتەنها بەوان ناکرێت
ناتوانن ئەو حکومڕانی ڕەشیدەیکەوە خەڵکی هەرێمی کوردستان داوێت بە تاکلایەنێک بەڕێوە بچێت و یاخۆ بە تاکرایانەوە بەڕێوە بیبن. بۆیە ئەوانیش ئەو ناڕزایەتی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ناڕزایی تەنها حیزبێکی سیاسی نییە، بەڵکو ناڕزایی جەماوەرێکی زۆری هەرێمی کوردستانە بە هەموو پێکاتەکانەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ناڕزایی تەنها لە پێناو جەماوەرەکەی خۆی ننواندەوە، بەڵام بەڵکو لە پێناو هەموو تاکێکی هەرێمی کوردستانی نواندە، بۆی بتوانێت ئەو سەرۆت و سامانی کە هەیە هەموو تاکی هەرێمی کوردستان سوودمەند بیلێەوە. بۆیە زیاتر کە گلەی و گازاندێکش کە لەلایەنی سەرچیەکرێ کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان پێگەی سەرچیەکان سەرۆکاتی ئەنجومەنی وزیرانە یاخۆ سەرۆکاتی هەرێمە بەدەست لایەنێکەوەیە. ئەوان بە دەرەجەیەک لە هەموو کەم و کوڕیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان مەسئولیەتیان زیاتر لەسەر شانە. بۆیە زیاتر یەکێتی نیشتیمانی ئەم هەوڵ و هەوڵدانی ئەکا بۆی بە خەبەریان بێنێتەوە، بڵێ کاکە ئەمڕۆکە لە هەرێمی کوردستان پێویستە زیاتر ئیتیمان بە خەڵکی هەرێمی کوردستان زیاتر بە ئاوادانکردنەوە بکرێت، زیاتر خەمخۆری هەرێمی کوردستان بکرێت، ئەو بارە ئابووری کە خەڵکی هەرێمی کوردستان بەدەستەوە ناڵیندرێ چ لە ڕووی دابینکردنی بژێوی ژیانەوە، چ لە ڕووی دابینکردنی موچەوە، چ لە ڕووی دابینکردنی سوتەمەنیەوە بە هەموو شارەکانی هەرێمی کوردستانەوە بێکسانی ڕەچاو بکرێت. بەڵکو پێمە ئەمە سوود و قازانجی بۆ شارەکانی وەکو شاری هەولێر و دهۆشیش ئەبێت، تەنها بۆ شارەکانی ناوچەی زۆنی سەوز نییە ئەم ناڕزایی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەرێ بڕێ. من پێمە ئەوانیش هەموو لایەنەکان سوودمەندە من لەم ناڕزایە، بۆی بتوانرێت زیاتر خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان بکرێت، بۆی خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان هەموو تاکێک سوودمەند ئەوەش هەر خزمەت بە ئەزمموی دیموکراسی هەرێمی کوردستان بکرێت لە لای دۆست و نەیارەکانمان، لە لایەو کەسانی کە پشتیوانیمانەکەن و وڵاتانی کە هەمیشە لە ڕابردوو و لە ئێستاشدا هۆشداریمانە دێنێت لەسەرەوەی کە ئەگەر دۆخی ناوخۆیمان چاک نەکەین، یعنی بەڕاستی ئایندەیشی گەشت وەڕوون چاوەڕێمان ناکە. بێگومان ئەکو چۆن جەنابی شارت پێدە سیر لە نیگەرانیەکان لەوەی ڕادیارە کەسی ئەو دۆستانەمان کە لە وڵاتانی ئەوروپی یاخۆ لە وڵاتانی ئەمریکیدانە هەست بە و نەکساکەن هەست بە و مەترسیاکەن کەوا لەسەر هەرێمی کوردستانە، بۆی ئایندەی هەرێمی کوردستان زیاتر بە ڕووناچی بڕوە، بۆی زیاتر ئایندەی پێگەی هەرێمی کوردستان بەهێزتر بێ لە مەعاتفی نێودەوڵەتیەکان و یاخۆ لە دەوروبەری جیرانەکانیشمان و یاخۆ لە ڕوانگەی نێودەوڵەتیشەوە. بەڵام ئەمە جێداخ، ینی ئەم حکومڕانیەکەوە ئێستا لە هەرێمی کوردستان ئەکرێ ناکرێ حکومڕانیش تاکڕەوانە بکرێ، ئەو ئەزمموی تاکراوانێک کە لە زۆری وڵاتانی دنیا لە زۆر هەموو وڵاتانی دەوروبەرمە بەڕاتایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حکومڕانی تاکراوی شکستی هێناوە ئەمڕۆکە. ئەمە لە ساڵانی ڕابردوش بینیمان لە زۆر وڵاتانی ناوچەکە کە تاکراوی حکومڕانیە کرد بۆ شکست ئەمڕۆ زیاتر حکومڕانێکی هاوپەیمانیتی لە نێو کۆمەڵک لایەنەوە یاخۆ حکومڕانێکی شەراکەت ئەوێ لە نێولایەنەکانەکەوانەوە بۆی بتوانن ئەو حکومڕانی شەراکەتەوە ئەمەی سەپاندووەکەەوە زیاتر خزمەت بە دانیشتوانەکە. ئەو حکومڕانی کە لە زۆربەی پێکاتەکان هەبی هەموو ململانی سیاسی کە لە نێوانیان دروستەبی بۆی بتوانین کامەلایەن زیاتر خزمەت بەگەلەکەی بکە، بۆی بتوانین کامەلایەن زیاتر پرۆژەی ئاوادانکردنەوە یاخۆ پرۆژەی خزمەتگوزاری پێشکەش بە حکوومەتی هەرێم بکات یاخۆ بە پەرلەمان بکە. ئەمە لە ڕابردوو بینیمان کە حکومڕانی تاکرەوی چ شکستێکی بە وڵاتانی دنیا و یاخۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستینا. بۆ ئێمە پێویستە لەو ئەزمونانەی کە لە دەوروبەرمان ڕووداە دەرس وەربگرین. ئەمە شتێکی واقعە ئەمڕۆکە لە هەموو دنیا حکومڕانی دموکراتی لە نێوانەکە بکرێت. ئەمەوەکو کادرێکی پێشکەوتوو یەکێتی دواپەیامی بەڕێزت بزانم لە ئایندەدا، ینی ئەگەر لایەنی بەرامبەر هاتە سەر ینی مێزی گفتوگۆ و بۆ یەکلایکردنەوەی کێشەکان، یەکێتی نیشتیمانی کوردستان مەرجی بۆ لایەنی بەرامبەر و ینی چارەسەرکردنی ئەم دۆخە ینی چەقبەستوی هەرێمی کوردستان و ئەوەی کە بە دڵی زۆربەی لایەنەکان نییە چی دەبێت؟ بەڵام بە کورتی پێم بڵی سوپاس دەکەم وەکو دواپەیام بۆ دواتری شتوێن لای کاک شێرزاد سەمەد. بەڵێ من پێم وایە لە چەند ڕۆژی ئایندا کۆبوونەوەی فراوان ئەکرێت لە نێوان لایەنە سیاسەکە بە تایبەتی لەناو دوو پێکاتە سەرەکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ مەرجێکی حیزبی نییە یاخۆ هیچ مەرجێکی شەخسی نییە، تەنها ئەو مەرجانەی کە لە پەیناو بەرژەوەندی تاکچی هەرێمی کوردستان یاخۆ لە پەیناو بەرژەوەندی ئەو شارانی هەرێمی کوردستانە کە لە ڕابردوو فەرامۆش کرانەوە بۆ توان بە یەکسانی ڕەچاوی هەموو شارەکان بکرێ بەیەکەوە یاخۆ ڕەچاوی هەموو ئەندامانی کۆمەلگا بکرێت لە کە دانیشتوی هەرێمی کوردستان بە یەکسانی ڕەچا بکرێت هەمویان سوودمەند بن لە داهاتی هەرێمی کوردستانەوە. بۆیە ئەو مەرجانێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەگەڵ کۆبوونەوەکانی داهاتوو کە ئەکرێت لەگەڵ لایەنی سەرەکی پارتی دموکراتی کوردستان من قەنەعەتشم لە ماوەشی زۆر نزیکەوە کۆبوونەوەی گەورە لە نێوان
ئەم دوولایەنە سەرچیا ئەکرێتەوە بۆ بتوان ئەو کێشانە بەرەو چارەسەر بڕوات و لە پێناو بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان لە پێناو بەرژەوەندی تاکتاکی هەرێمی کوردستانشەوە و تایبەت بە یەکێتی نیشتیمانی کوردستانشەوە من پێم وایە یەکێتی هیچ مەرجێکی حیزبی نییە لە کۆبوونەوەکانی کە لە مێزی دانوستانی گفتوگۆ دەکرێت تەنها لە پێناو بەرژەوەندی خەڵکی دانیشتوانی هەرێمی کوردستان و پێناو بەرژەوەندی هەموو شارەکانی هەرێمی کوردستان کە بە یەکسانی ڕەچاوی هەموو شارەکان یاخ هەموو پێکاتەکانی هەرێمی کوردستان تاکتاکی هەرێمی کوردستان بکرێت بۆ گەشانەوەی هەرێمی کوردستان و حکومڕانێکی ڕەشید. دەست خۆش کاک سەڵا کاگێ شێرزا سەمەد جەنابی شۆک و چاودێرێکی سیاسی دوا سەرنج و پەیامەت. وەڵام منەمەوە بڵێم و بەبیری هەموو لایەکی بێنمەوە ئێمە لە دوای پرۆسەی ئازادی عێراقیەکان بە حکومەوەی حکوومەتی هەرێم دە 12 ساڵ تەمەنی لە دامەزراندی حکوومەتی عێراق گەورەتر بووە بەردەوام لە قسە و گفتوگۆکانی چه هاوڵاتی سیاسیەکانیان کە چاویان لەسەرم هەرێمە بوو سوود لە ئەزمونونەکانی ئەم هەرێوە مەوەرە بگرن بەڵام بەداخەوە ئێستا بە جۆرێکە سەر ڕای ئەوەی کەوا هەرێمی کوردستان لە ڕووی پێشکەوتن و لە ڕووی ئەوەدانی و ئەوانەوە بەراورد ناکرێ بە شارەکانی عێراق بەڵام لە شێوازی حکومڕانەتی و شەراکەت و تێگەیشتن و تەفاهمات لە نێوان حیزبە سیاسیەکان تەفاهماتێکی زۆرە بیندرێ لەو پەڕی لیبرالەوە بۆ ئەو پەڕی مەذهبی دینی لە کوتلەیەکی سیاسیە کۆ ئەبنەوە لە پێناوی گەیشتن بە ئامانجێک و ڕاستکردنەوەی باڵانسوی حکومڕانەتی و پرۆسەی سیاسی عێراق و پێشکەوتنیان بینین یعنی چەندین کوتلەی سیاسیمان بینی سائیرون لەو پەڕی شیوعیەوە تیای بوو تا ئەو پەڕی شیعە بەڵام ئێمە لە کوردستاندا بەداخەوە خاوەنی کۆمەڵی حیزبی سیاسی لە کوردستانە کە بەشێکیان مێژوویەکی دێرینیان هەیە لە خەبات و لە تێکۆشان و منازەکانیان منازی باشە بەڵام نایەن دەست بکەنە ناو دەست لەگەڵ حیزبەکانی تر بۆ ئەوەی کەوا ئەم باڵانسە بگۆڕن تا بەرەیەکی نیشتیمانی دیموکراتی خواز بە تەواوی نیەتی چاکردنی باڵانسی هێزی نەبێت لە کوردستانە ئەو باڵانسە بەو شێوەیە ئەمێنێتەوە عاقبەتی خراپە بێ تەنها هیچێتی نیشتیمانی کوردستان ناتوانێت ئەو باڵانسە بگۆڕێت و من هیوادارم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارەکە ئەم ستۆپەی کردووە پرسوڕای لەگەڵ لایەنەکان کردووە جارێکی تر بە مەرحەبایەکی پارتی دیموکراتی کوردستان دوور نەکەوێتەوە لەو ئەجندایی کە ئەجندایەکە لە پێناوی ڕاستکردنەوەی باڵانسە لە پێناوی گەشەکردنی دیموکراسیەتە دژی هیچ لایەنێک نییە ئەگەر تۆ هێزێک دروست بکەیت کە لایەنی بەرامبەر حیسابی بۆ بکات و بتوانێت یعنی من لە نەتیجەی لاوازی و پەرتەوازایی ئەو حیزبە سیاسیانەی لە زۆری سەوز هەن بۆیە ئەبینم کە پارتی دیموکراتی کوردستان گوێ ناداتە هیچ داخوازیەک بەردەوام دوێنێ لەگەڵ حیزبێکی تر ئەم زۆرە ڕەفتارەی کردووە ئەمڕۆ لەگەڵ حیزبێک سبەی لەگەڵ حزبێکی ترایکە تا ئەمان نتوانن ئیتلافێکی نیشتیمانی بۆ هەڵبژاردننی داهات و دروست بکەن ڕێگر نابن لە بەردەم بەرنامەی دیکتاتۆری و پاوانخوازی هیچ حیزبێک چکە وەک لە قورئانی شافەرمێتی وەکل حزب بما لديهم فرحون حزب وایە بەو شێوەیە بەڵام دەبێت تۆ چۆن بتوانانی بە عقلێکی وا ئیش بکەیت کە انتخاباتی داهاتوو بێتەوە کە باڵانسی حکومڕانەتی چاک بکەیت تا لایەنی بەرامبەرش لەو ستۆپەی تۆ تێبگات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان کاک شێرزا سەمەد چاودێری سیاسی کە لە کەرکووک کۆلەگەڵمان سپاس دەکەم سپاس بۆ کاک سەلاح باپیر کادری پێشکەوتووی یەکێتی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵام سپاستان دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شوی پاوەڕاماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.